بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، لە ئاخر دەرس و حەڵقەی بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن، پێم خۆشە یەک دوو مەسئلەی جودا جودا باز بکەین. یەکەمیشت پێم خۆشە بابای سالیک بەڕاستی زۆر ئاگای لە ژیانی کۆمەڵایەتی خۆی بێت، چونکە ئەبێت بە قودوە، ئەبێت بە چاو لێکەر، ئەبێت بە ئوسووە، دەبێت بە سەرمەشق. جا بۆیە ئینسانی بابای سالک چەندە نەزاحەتی هینا لە ڕووی ڕوحیەوە، دەبێ ئەوەندەش نەزاحەت بێنێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەڕاستی دەبێت زۆر ئاگەی لە عیلاقەکانی خۆی ببیتن. مەسەلەن باسنەی یەکەم، باسنەی ئەگەر کوڕە بەڕاستی خزمەتکاری داک و بابی بیتن، بەڕاستی خزمەتی داک و بابی بکە، نمونە بێ لە باشی و چاکی و حرمەت و ڕێز لەگە دایک و باوکی. چونکە بزانن یەک دوعای دایک و باوک لە بۆتان بڕوا بکە چەندەها دەرەجەتان بەرز دەبێتەوە لە مەقامی عوبودیەتدا. ئەی بەبیرتانە لە بیدایەتی پێم گوتن خەڵک دوو جۆرە، یان مرادە یان موریدە. ئێمە موریدین، بەڵام ئەوانەی کە مرادن سێ هۆکاری هەبوو. یەک لەو هۆکارانە دوعایەکی باپیری یان دوعایەکی داک و بەهەبی لە بۆ ئەو منداڵەیان کردووە. سبحان الله، بەم دوعایە خی گەورە ئەم منداڵی خەڵات کوردو و هەری بژاردووە و کردی تێ مرادی خۆی. کەواتە یعنی بەڕاستی بابای سالیک کەس بێیان کوڕ بێ دەبێت زۆر باش بێ لەگە داک و بابی، و زۆر باش بێ لەگەر خوشک و برایەکانی، و زۆر باش بێ لەگە خزم و کەس و کارەکانی. و ئەگەر پیاویشە کە ژنی هەیە یان ئافرەتە مێردی هەیە، بەڕاستی دەبی نمونەی خێزانی بەختەوەر بن، نمونەی خێزانی پاک و ڕێک و پێک و بەبەختەوەر بن، نمونەی خێزانی ئەدەب و ئەخلاق و قیەم و بەها بەرزەکان بن، نمونەی خێزانی دیندار و پاک و تەمیزی بن. چکە بەڕاستی دەبێ مادام تۆ سالیکی، مادام دەتەوێ بگەیتە ئەو مەقامە، دەبێ ئاساری ئەخلاقت، ئاساری هەڵس و کەوتیشت زۆر نور و بەرەکەتی ئەو مەقاماتانشی پێوە دیار بیتە. دەیکەواتە بەڕاستی ئەگەر پیاوی دەبێ حەق و مافی تەواوی خێزان و ماڵ و منداڵەکانت بدەیت، و ئەگەر ئافرەتیشی بەڕاستی دەبێ حەق و مافی تەواوی پیاوەکەت و منداڵەکانت بدەیت. پاشان علاقەی کۆمەڵایەتیمان لەگە جیرانمان، لەگەر خەڵک، لەگە خزمەکان، لەگە برادەر و دۆستەکان، لەگەر هاوپیشەکانمان، لەگەر ئەو شوێنانی کە ئیش لێ دەکەی، بەڕاستی دەبێ نمونەی ئەخلاق و نمونەی ئەدەب و حەیا و شەرم بی، نمونەی ڕێک و پێکچی بی. هەر کەسێک کە تەمەشا دکە معجب بی بە هەڵس و کەوتت، بەڕاستیت، بە پاچیت، بە ڕێکیت. هەر کەسێک تەمەشا بکە ئیشتیاقی ئەوەی بێ کە بە دوات کەوێ وەکو تو ئەو سەیر و سلوکە دەست پێ بکە و هەتاکو ئەویش بەهرەمەند بێ بەو هەموو خەڵات و بەهرەی خودای گەورە کە لەو ڕێ دایناوە. کەواتە بەڕاستی هەر کە بابای سالیکێک کە نەتوانێت علاقاتی کۆمەڵایەتی خۆی مەزبوط و ڕێک و پێ بکە، بەڕاستی زۆر تەئسیر و خەلەلی دەبی لە سەیر و سلوکەکەیدا، لە ڕۆیشتنەکەیدا، لە برینی ئەو مەقاماتانەدا. لۆ چونکە تووشی حاڵەتێکی ناگونجاو دەبێت. تۆ مادام دەستت بەو سەیر و سلوکەش کردووە، دەبی بالمقابل لە حاڵەتی کۆمەڵایەتیت، لە عیلاقاتی کۆمەڵایەتیت لەو پەڕی نەزاحەت و ڕێک و پێچی بی ئینشاء الله. ئەوە خاڵی کا یەکەم باسم کرد. خاڵێکی تر مەسئلەی عالەمی ڕۆح، مەسئلەی عوبودیەت، مەسئلەی برینی ئەو مەقاماتانە بەڕاستی
هەزارەها پیاوی ساڵح و ئافرەتی ساڵح بەڕێکەتێ و ئەو ڕێیان بڕیوە. تۆش وەکو کەسێک لەو ڕێبوارانەی ڕێگەی خوا، لەو ڕێبوارانەی مەقامی مشاهدە، مەقامی ئیحسان، بەڕاستی دەبی زۆر بە جددی هەوڵی لە بۆ بدەیت. ئەم ئیشە ئیشی تەمبەڵی نییە، ئەم ئیشە ئیشی خەوتوان نییە، ئەم ئیشە ئیشی سست و لاوازان نییە. بەڕاستی دەبێ بە هیممەت بی و سارد نەبیەوە و ئاگال لەخۆ بێ شەیتان و شەیتان سیفەتەکان لە ڕێ کە بۆ دائنیشن لە بنگوێ قسان دەکەن کە تعلیقن لێ ئەدەن، هیچ ئەوانە ساردن نەکەنەوە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ گەرمتر و دڵ گەرمتر و دەو بە زکرتر و جسم بە عیبادەتتر زیاتر ئەتوو بچێ پێش. و بزانن لەم ڕێگەیەدا تووشی بەڵاو ناڕەحەتی و ئیمتیحانی زۆر قوڕز دەبی. مردی خوا ئەوەی کە دەبی لە ئیمتیحانەکاندا، لە ئیبتیلایەکاندا هەر هەمووی سەرکەوی. بخوا نەخواستە لە یەکێک لە ئیمتیحانەکان ساقیت بی، زۆر پلە دەیتە خوارێ، جا ئەو وەختی زۆری دەوێ هەتا بگەیتەوە پلەی خۆت و بەسەرکەوی. جا بۆیە بەڕاستی دەبێت ئینسان هەموو تەدارکاتەکانی خۆی، هەموو پێویستیەکانی ئەم ڕێوە و ئەو کاروانەی ڕێگای گەیشتن بەڕاستی زۆر جوان لەگەر خۆی ببە، بۆی بتوانی بە چاوساغی، بە ڕێک و پێچی، بەبێ کشانەوە، بەبێ ساربوونەوە، بەو پەڕی گەرم و گوڕی سبحان الله ئەم ڕێە و ئەم بەرەکەتە و ئەو ڕەحمەتەی بباتن. جا بەڕاستی واللهی هەتا نەچێنە قیامەت، هەتا نەچینە خزمەت ڕەسوول الله صلى الله عليه وسلم، تۆ نازانی سبحان الله ژیانت خوا چ بەرەکەتێکی بەتوو بەخشیە، چ ژیانێکی ئارامی دایە، چ لوتف و کەڕەمێکی بەتوو بەخشیە. بەڵام جارێ هەستی پێ ناکەی، چونکە ئەوانە هەستیان پێ دەکەن کە لەوە مەحرومن، کە لەو نیعمەتەی تو مەحرومن، کە لەو خۆشەی تو دوورن، کە لەو بەرەکەتەی تو بێبەشن. بەڵام تۆ زارێ هەستی پێ ناکەیت کە قۆناغەکان یەک لە دوو یەکە و هێدیش بەسەر دەکەوی، حتا دەگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو جا دەزانی سبحان الله خوای متعال بەسای ئەوەی کە ئومەتی محەممەدی، بەسای ئەوەی کە عاشقی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم و ئەو ڕێبازت بە توندی و بە گەرم و گوڕی گرتووە، خوای گەورە چ لوتفێکی پێبەخشی، چ مەرحەمەتێکی پێبەخشی، چ دەرەجاتێکی عالی لە بۆ داناوی. جا ئەو کات خۆزیە دەخوازی یەک دەقەم لە عمری خۆم زایع نەکرد بە، خۆزیە دەخوازی کە زیاتر هیممەت و ماندیبوونم کرد بە، خۆزیە دەخوازی زیاتر عیبادەت و شەون و خوێنت کرد بە، خۆزیە دەخوازی زیاتر و زیاتر خۆم ماندی بکرد بە، ئەو مەقاماتانم زیاتر بڕی بە. وەچی گوتمان مەقاماتی عبودیەت و باڵابوون بە سەرکەتن لە بۆ ئەم گەورەیە و ئەو دنیای ڕوح و ئەو دنیای بەرەکەت و خۆشیەدا بەڕاستی زۆر زۆرە، یعنی بە هیچ شتێک تەواو نابێت. جا بەڕاستی ئەوە بوو پێم خۆش بوو لە ئاخر حەلقەدا ئەو یەک دوو ملاحەزەی بە برایان و خوشکانی خۆم بڵێم. مەزموعە کتێبەکان ئەو کتێبانە لابوددە دەبێ بخینەوە، چونکە ئەو ئیشە چاوساغی دەوێ، ئەو ئیشە بەڕاستی ماندیبوون و هیممەتی ئەوێ بۆی سار نەبێەوە، بۆی چاوساغبی، بۆی ڕێی خۆت بە جوانی ببینی. دەبێ ئەو کتێبانە کە پێتان دەڵێم هەموو ئەو کتێبانە بخوینەوە، مطالعەیەکی زۆر جوان بکەن، زۆر بەوردیش ئیشاڵە لەو کتێبانە سوود و قازان زۆرگرن. یەکەمینان کتێبی ئیحیا علوم الدین کە ئیمامی گەورە و ئیمامی بەهرەدار ئیمامی غەزالیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، ماشەڵڵا دوو کەسیش لە کوردستانی ئێمە ئەو کتابەیان کردیتە کوردی، هەم جەنابی مامۆستا عەبدولکەریم فەتاح و هەم جەنابی شێخ موحسین موفتی، هەردووچیان بە زبانی شیرینی خۆمان کوردەواری خۆمان ئەو کتابیان کردە کوردی. پێم خۆشە زۆر لێ بەهرەمەند بن. وە کتێبەکانی ئیبن قەیم الجەوزی بەڕاستی ئەگە برێم دکتۆری دڵانە منافەسەی نییە، چونکە بەڕاستی جوان دەزانی بە لوغەتی ڕوح بدوێ وەزانیتی و زۆر بە جوانیش هەموو ئەم حاڵەتی بەسەرکەوتنی ئەم مەقاماتانە سبحان الله باز دەکە. تەمان لە کتێبی مەدارج و ساریکیندا 72 مەقامی عبودیەت باز دەکە، بەس ئێمە هەمە پێش شەشێکمان باز کردووە. لەوێن دەر بڕۆ مەقامی مەحەبەت، مەقامی ئونس، مەقامی شەوق، مەقامی ڕەضا، ئەوجا دەزانی ئەوانە یا ڕەب چ مەقاماتێکن، چ تام و لەزەت و خەڵاتێکی تێدایە. تا بۆ ئینشاڵڵا بە تایبەت کتێبی مەجارەت و سالکین کە دوو
برای بەڕێز و مامۆستای گەورەی ئەم کوردستانە کردیتیانە کوردی چیان مامۆستا محەممەد ئەحمەدە کە خەڵکی هەڵەبجەیە ڕەبی خوا سەحەت خۆشی بکە دوێمینیان مامۆستا عەبدولکەریم فەتاحە کە برای گەورە و عەزیز و خۆشەویستی خۆمانە ئەوی زۆر بە جوانی بە زبانی شیرینی کوردی کردیتە کوردی و ئینشاڵڵا هیوادارم زۆر ئیستیفادەی لێ بکەن. کتێبی سێم السەیر والسلوک لە حەضرەتی مەلیک الملوک کتێبێکی یەک لە عالیمی متەسەویفەکانە زۆر کتێبێکی گرانبەهایە بەڵام بەڕە کتێبێکی ڕاقیە بەڕە کتێبێکی بەرزە لوغەتەکەی بەڕە توندە ئەو کەسانی کە ئیحیا علوم الدین و مەدارجیان خوێندەوە زۆر بە ئاسان لە کتێبی سەیر و سلوک دەگەن ئینشاڵڵا. کتێبەکانی مامۆستا سەعید حەوا هەزار ڕەحمەتی خوای لێبی خوا قەبری پڕنور و بەرەکەت بکە. مامۆستا سەعید حەوا سلسلەیەک لە تەزکیەی نەفسی هەیە، یەکیان ناوی حەیاتنا الروحیە، دووەمیان ناوی المستەخلص فی تەزکیەت الئەنفوس، سێمین باسی مەقامی صدیقین و ڕەبانیین و صدیقین دەکات. سێ کتێبە ئەو سێ کتێبە هەر سێک سلسلەیە تەواوکەری یەکترە. ئەم مامۆستایە چکە بەخۆی بەڕاستی پیاوێکی ساڵح بوو مامۆستا سەعید حەوا کە خەڵکی سووریایە. ئەو سێ کتێبەی زۆر زۆر زەروریە بخوێنەوە و زۆر ئیستیفادە و فائیدەش لێ دەکەن. تاوان کتێبێکی کە هەیە زۆر کورت و پوختە کابرایەکە خوای خێری بنووسی هەستایە جەمعی هەموو مەسئلەی تەزکیەی نەفسی بینی ئیمامی غەزالی و ئیبن القەیم و ئیبن ڕەجەبی حەنبەلی خڕ کردیتەوە، هەناوی لێدایە تەزکیەت الئەنفوس لە بینی چێ لە بینی ئیمامی غەزالی و لە بینی ئیبن القەیم جەوزی و لە ئیبن حەنبەلی ڕەجەبی. طبعا آخر شت کە پێتان بڵێم تەلیگرامی مامۆستا عەبدولکەریم فەتاحی کە ناوی ئیمان و باڵابوونی ئیمان تەزکیە و باڵابوونی ئیمان لە تەلیگرام هەیە. پێم خۆشە هەموو شەوێ بەشداری بکەن هەموو شەوێ ئەو مامۆستایە بەرز و بەڕێزە خوا تەمەنی درێژکە کە خوا تەمەنی پڕ خێر و بەرەکەت کردیە ڕەبی خوای گەورە بۆ ئێمەی بێڵی کە هەزارانی وەچی من و ئێوە ئیستیفادەی لە قسەکانی دەکەین. هەموو شەوێک دەرسێکی هەیە لەو تەلیگرامەدا هیوادارم بەشداری ببن. تەمان هەموو ئیحیا علوم الدینی لەوێ شەرح کردیە، هەموو کتێبەکەی مەدارج و سالکینی شەرح کردووە و کتێبی حیکەم و عەطایی حکمەتەکانی عەطایی هەموو لەوێ شەرح کردووە و ژیاننامەی پێغەمبەریشی عەلەیهی سەڵات وەسەلام شەرح کردووە. کاتێک کە دەستە ناو تەلیگرامەکەی هەموو ئەوانەی پێشتریشی هەمووی دێتە خزمەتتان جا محاولە بکەن زۆرترین ئیستیفادە لەو برا بەڕێزە و لەو عەزیزانە وەرگن. زۆر کتێب و بابەتی تریش هەنە بەڵام ئەوانە کۆمەڵە کتێبی ساغ و دروستن بەبێ شەتەحات بەبێ ئەوەی کە زیادەی تێدا بکرێ لەسەر منهەجی سەلەفی ساڵح لەسەر قورئان و سونەت ئەوانە ئەم تەزکیەی نەفس و ئەم باڵابوونی ئیمانیان داناوە. آخر شتیش هەندێک دوعا دەکەم بە ئومێدی ئەوەی کە خوای متعال دوعایەکەمان قبول بکە و ئەم سیلسیلە باسەش کە بە ناونیشانی ڕێگای گەیشتن کە 72 حەڵقەیە خوای گەورە لە هەر هەمومان قبول بکە و بیکاتە زاد و زەخیرەی لە بۆ ڕۆژی قیامەتێ. یا ڕەبی خودا لێت دەپارێمەوە بە ناوە جوانەکانت، داوا لێ دەکەم بە ئیسمی عەزەمت یا ڕەحمان و یا ڕەحیم یا غەفور و یا کەریم یا حەی و یا قەیوم و یا بەدیع السەماوات والأرض و یا الله و یا الله و یا الله یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین يا أرحم الراحمين. اللهم صل على محمد وعلى آل محمد. يا ربي خوايا بحق اسمي عظمت خوايا أو سلسلة وتارمان لقبول كي يا ربي خداي هرتي جيل إما قرتوا خوايا هرتي بهر وخلاكي خوتا خوايا بيمان ببخشي يا ربي خداي بهر دار مان بكي كبخزمت بقينو بقين بمقامي إحسان ومقامي مشاهدة يا ربي خوايا حفظ وستر مان بكي خوايا لنفسي بيس مان ببارزي لشيطان وهواي بيس مان ببارزي خوايا لشيطان وشيطان صفة كان بمان بارزي خوايا يا ربي خوايا صالح مان كي خوايا صالح مان كي خوايا مصلحش مان كي خوايا يا ربي خدا لبخاطري اسمي عظمت خوايا او نفسه مان باكيتوا سكو كس ناتواني باشكاتو مگر تو نبي يا رب هر خود باشي دكيتوا سكو هر اتوي دروس كري او نفسي هر بخوشد او نفسد بو ايما دروس كردوا يا ربي خوايا باشي كيتوا يا ربي خوايا باشي كيوا يا ربي خوايا باشي كيوا خوايا دڵە کامان پاکەیتەوە خوايا دڵە کامان سپی کەیتەوە خوايا ئەو دڵە ڕەشانەمان بگۆڕە بە دڵێکی سپی
ئەو دڵە غافلەمان بگۆڕە بە دڵێکی زیندوو یا ڕەبی خوا دڵێکی مخبیتەی دڵێکی سەلیمی دڵێکی پاک و بێگەرمان بە قسمەتکەی خوایە یا ڕەبی خوا لە بۆ خاتری گەورەی خۆت خوای حفز و سترمان بکەی لەو ژیانەدا لە هەموو نەخۆشێکی پیس لە هەموو کەسێکی پیس لە هەموو گوناحێکی پیس یا ڕەب العالەمین یا ڕەبی خوددا لە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت خوایە یا ڕەبی خوددا ئەم حەڵقانەی کە گوتم خوای بیکەیتە هۆکارێک لە ڕۆژی قیامەتێ بتوانم دەست لە ناو دەستی محەممەد المستەفا بنێم و یەک زەردەخەنەی ئەو شاد ببم خوایە خوایە هەمومان بە دیداری ئەو محەممەد المستەفای بگەینی و لەسەر حەوزی کەوسەر بە دەستی ئەو مبارەکە قمی ئاوە بخۆینەوە یا ڕەبی خوایە لە دیتینی خۆت و لە لیقای خۆتمان بێبەش نەکەی خوایە لە داعوەتی خۆتمان بێبەش نەکەی خوایە هەمومان لە فردەوسی عەلا خڕکەیتەوە پاش ئەوەی کە کاری وامان پێ دەکەی کە مستحقی ئەو زەیەبین ئیتر بەخوای گەورەم سپاردن والسلام عليكم ورحمة الله وبركاته آمين آمين والحمد لله رب العالمين.